ئەم سەماکەرانە بەجۆرێ سەما ئەکەن وەک هەر نەیان کردبێت. سەماکەیان پێشەنگی هونەرێکی باڵایە، پێکەوە هۆڵێکی ئەم شارەی بەریتانیایان کردوتە شوێنی ڕاهێنان سەماکردن لەسەر کورسی خاوەن پێداویستی تایبەت. وەک شوکێکە کە یەکەم جار بەسرمدا دێ، هەست بە گەورەی کارەکە دەکەم، نەک لەبەرەوەی کە دەرفەتی کار دروست بکەین، بەڵکو ڕێگەیەکیشە بۆ سەماکردنێکی هونەری باڵا. ئەم کوڕە گەنجە سەماکەری بادێ بووە، بەهۆی ڕووداوی هاتوچۆ وای لێ هاتووە، خۆشحاڵە جارێکی تر لەسەر تەختی شانۆیە. چونکە لە هێندێک کاتدا کە ژینگەیەک ئامادە دەکرێت ڕەنگە خەڵک هەبن بڵێن بە سەماکەری سەرکورسیەکان لە دووە دابنی وەک جۆرێک لە پەراوەز خستن. ئەم دەرفەتە دەیسەلمێنێ ئەو شتانێک کە ئەستەمن وەهانی. دۆزینەوەی هۆڵەکە زەحمەت بووە، دەبوو شوێنە بدۆزنەوە کورسیەکانی لابدات تاوەکو جێگەی کورسیەکانی ئەمان بەباشی بێتەوە. بە هیوان لە داهاتوودا خاوەن پێداویستی تایبەتی دیکەش بەشداری بکەن. زۆر گرنگە ببینیت کە خەڵکێک کارێک دەکەن کە زۆر پیشەیە و هیوا بەخشیشە کە پەیامێک بنێرن بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان بۆ هیوایینەوەیەکی دیلەوان ببنە بەشێک لە جوڵە جوانەکانی ئەم سەمایە. بەرهەمی ئەم مەشق و ڕاهێنانە لەم مانگەدا لە شارەکانی بەریتانیا نمایش دەکرێت. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا.